لەسەر دۆخی کرێکارانی بیانیش دەوەستین لە هەرێمی کوردستان بەڕێز عەمید کامل بەرزنجی بەڕێوەبەری نشینگەی هەولێر و نوێنەری وەزارەتی ناوخۆ لە پرسەکانی کرێکارانی بیانی و دۆخیان و دەستەبەریان گفتوگۆ دەکەم. کاک عەمید زۆر بەخێر بێی. شێوازی هێنانی کرێکاری بیانی چۆنە بۆ هەرێمی کوردستان؟ شێوازی هێنانی کرێکاری بیانی لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی لە ڕێگەی سپۆنسەرەکانیانەوە دەبێت. ئەو کۆمپانیانە یان ئەو شوێنانەی کە وەبەرهێنان دەکەن یان بە گوێرەی پێویستی تایبەتمەندی پسپۆرێکی دیاریکراوی ئەو کرێکارە کە جۆرە پسپۆرێک هەیە دەگمەنە. لە ئێستادا کۆمپانیا سپۆنسەرەکان داواکاریەکانیان پێشکەش بە وەزارەتی کار دەکەن. وەزارەتی کاریش بە گوێرەی پێویستی شوێنی کارەکان نووسرا و ئاراستەی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان دەکە. وەزارەتی ناوخۆش بە گوێرەی سیستەمی تایبەتی خۆی کە سیستەمی ڤیزای ئەلکترۆنیە دوای ئەوەی کە لە ڕێگەی سپۆنسەرەکان و داواکاریەکان پێشکەش کراوە هەڵسەنگاندن بۆ داواکاریەکە دەکات و ڕاستەوخۆ بە شێوەیەکی ئەلکترۆنی ڤیزەکان دەداتە کەسی بیانی. مەرج و ڕەوشێنەکانی هێنانی کرێکاری بیانی چۆنە بۆ هەرێمی کوردستان؟ مەرجەکە یەکەم شت ئەوەیە کە پێویستی تایبەتمەندی ئەو کرێکارە یان ئەو کەسە بیانی کە دێت لەو بوارە کار دەکات دەبێت بۆ ماوەی 2 ساڵ لێرە بێت و تا کۆتایی هاتنی گرێبەستەکەی ئەو سپۆنسەری کە داوای هێنانی کرێکارەکەی کردووە بەرپرسیار دەبێت لە ڕووی یاساییەوە بۆ دابینکردنی گۆڕینی ڤیزەی کەسەکە بۆ نشینگە و بۆ دابینکردنی کەش و هەوایەک یان بڵێن شوێنێکی ئارام بۆ ئەو کەسەکە بتوانێت کارکردنەکەی بەردەوام بکات لە چوارچێوەی پێویستی ئەو کۆمپانیایە و لە چوارچێوەی ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆی حکوومەت. باشە، ئێستا ژمارەیان چەندە لە هەرێمی کوردستان؟ وەکو کرێکاری بیانی ئەوانەی کە دەستەبەرکراون نزیکەی 25,000 کەس لە سنووری پارێزگای هەولێر دەستەبەرکراون بە خۆشحاڵیەوە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئۆرگانەکانی حکوومەت چ لە وەزارەتی کار یان وەزارەتی ناوخۆ یان وەزارەتی بەڕێوەبەراتی تۆماری کۆمپانیەکانی سەر بە وەزارەتی دارایی و لە پشکنینی ئەمنی لەلایەن دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستانەوە بۆ کەسی بیانی دەکرێت. ئەمانە وای کردووە کە ئێمە تاوکەری یەکتری بین و ئەو دەرفەتەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕەخساندی بۆ ئەوەی کە زیاتر دەرفەتی کار بۆ کرێکارانی ناوخۆی دەستەبەر بکرێت و دوایین بڕیاری وەزارەتی ناوخۆ ئەوە بوو کە زیاتر ڕێگە نەدرێت کە کەسانی بیانی ئەوانەی کە شوێنی کاریان دیار نەبێت یان سپۆنسەرەکان تەنها لە ڕێگەی داواکردنی ڤیزەوە بەڵکو میکانیزمێکی پەسەندکراودانراوە بۆ ئەوەی باڵانسی کارکردن دەرفەت زیاتر بۆ کرێکاری ناوخۆی بێت. باشە، هیچ کەس و لایەنێک ینی هەوڵی ئەوەی داوە کە بە قاچاغ کرێکاری بیانی بهێنێتە هەرێمی کوردستان؟ بەداخەوە هاتنی کرێکار بە شێوەی یان کەسانی بیانی بە شێوەی نایاسایی بە قاچاغ لە سنوورەکانی عێراق بەردەوامە و هەروەها لە هەندێک شوێنی هەرێمی کوردستان لە سنووری هاوسنووری ئێمە لەگەڵ وڵاتانی دراوسێوای کردو زۆر جار کەسانی بیانی بە شێوەی قاچاغ بێن هەرێمی کوردستان، بەڵام بە دوواداچوونی تیمەکانی دەستگا ئەمنیەکان لەگەڵ بەڕێوەبەراتیەکانی نشینگە و بە دوواداچوون و فەرمانگەی ئێمە وەکو بەڕێوەبەراتی نشینگە هەروەها بەڕێوەبەراتی تاوانە ڕێکخراوەکان پێکەوە لێژنەکانی بە دوواداچوون لە سنووری پارێزگەکانی هەرێمی کوردستان توانراوە ئەم دیاردەیە بە شێوەیەکی گشتی تا ڕادەیەکی زۆر کۆنتترۆل بکرێت. زیاتر ئەوانەی کە بە قاچاغ دێن لە سنووری عێراقەوە دێن یان لە ئێران سووریا لەوانەوە دێن؟ زیاتر لە سنووری پارێزگەکانی عێراقەوە دێن هەرێمی کوردستان. زۆر باشە. باس لە دەستەبەری کار بکەین. ئایا کرێکارانی بیانی لە هەرێمی کوردستان دەستەبەری کاریان بۆ دەکرێت؟ بەدڵنیاییەوە هەر کرێکارێکی بیانی کە ڕۆکاتی هەرێمی کوردستان ئێمە پابندیەکەین بەوەی کە دەرهێنانی کارتی نشینگە بە پلەی یەکەم بە گرێبەستی کارکردن لە نێوان کەسی بیانی لەگەڵ سپۆنسەرەکەی گرێبەستێکی کارکردن واژۆ دەکرێت. ئەو گرێبەستە لەلایەن بەڕێوەبەراتەکانی نشینگەوە بە دوواداچوونی بۆ دەکرێت و مافی ئەو کرێکارش بە هەمان شێوە ئەگەر بیانی بێت
یان کەسی هاوڵاتی خۆمان بێت دەبێت مافەکانی بە گوێرەی ئەو گرێبەستە کاتژمێرەکانی کارکردنی شوێنی مانەوە حەوانەوەی و لەگەڵ ئەوەی کە ڕەنگە ئەو کرێکارە خۆی بە تەنها لە سەرەتا بە تەنها دێت بەڵام دواتر پێویستی بەهێنانی خێزانی و منداڵ و کەسە نزیکەکانی خێزانی خۆی پێویستی پێی دەبێت ئەو کاتە ئەمانە لە هەمان کاتە دەرفەتێکی باشیش دەبێت لە ئەو کەسەکە دێتە ئێرە خێزان و منداڵەکانی پێویستیان بە خوێندن هەیە پێویستیان بە هەندێک پێویستی سەرەتایی ژیان هەیە ئەمانە هەمووی بەشێک دەبێت لە جوڵەی بازرگانی لە هەرێمی کوردستان بۆ بەکرێگرتنی شوقەیە یان داوامکردنە لە قوتابخانە تایبەتەکانی و قوتابخانە حکوومیەکان بەگشتی ئەوانە لە قوتابخانە تایبەتیەکان دەکەن. باشە باست لە مافەکانیان کرد کەواتە ئەی پێشێلکردنی مافەکانیان لەلایەن خاوەن کارەکانیانەوە بێت لە شوێنێک کە کاری لێ دەکەن حاڵەتی لەو شێوەیەمان هەیە؟ ئێمە لە بەڕێوەبەراتیەکانی نشینگە لە سنووری هەرێمی کوردستان بەڕێوەبەراتی نشینگەی هەولێر دهۆک سلێمانی هەڵەبجە بەشی بەدواداچوون لەگەڵ فەرمانگەی یاساییمان لە هەر حاڵەتێکی پێشێلکردنی مافی کرێکاری بیانی نوێنەری یاسایی ئێمە دەچێت بەدواداچوونی کەیسەکان دەکات دەبێتە پارێزەری کەسی بیانی بۆ ئەوەی کە بە گوێرەی ئەو گرێبەستەی کە واژووی کردووە لەگەڵ خاوەنکارەکە تا چەند ئەو مافانەی بۆ تەرخان کراوە یان جێبەجێ کراوە تا چەند لەگەڵ یاسا و ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەگونجێ واتە هەر کەسێکی بیانی کە لە شوێنی کارکردنەکەی پێچەوانەی ئەو گرێبەستەی کە هەیەی لەگەڵ کۆمپانیا و سپۆنسەرەکەی زیاتر لە کاتی پێویست کاری پێکرایان مافەکانی پێشێلکرا و کاتە ئێمە لە ڕووی یاساییەوە دەبینە پارێزەری کەسی بیانی. هیچ ئامارێکت لە بەردەستە بۆ نمونە لە ماوەی 5 مانگی ڕابردوو تەنیا لە ئەم ساڵ چەند پێشێلکاری هەبووە؟ پێشێلکاری هەندێک جار زۆر ئەو کەسە بیانیە کە بانگەشەی ئەوە دەکات کە مافەکەی پێشێل کراوە ئێمە دەچین بە گوێرەی گرێبەستەکان دەچینە ناو لەگەڵ مافە یاسایەکانی کەسی بیانی کە لێرە هەیەی بەڵام بەخۆشحاڵیەوە لە ماوەی ئیمساڵدا بۆ 5 مانگی ئیمساڵ با بڵین ئامارەکان تەواو ڕوو لە کەمبوونەوەیە کە لەبەرەوەی چ کرێکاری بیانی چ خاوەنکار لەو ڕاستی تێگەیشتون کە هەرێمی کوردستان شوێنێکە بۆ چەسپاندنی یاسا نەک بۆ شکاندنی یاسا. باشە کاکامید زیاترە و کرێکارە بیانیانە لە چ وڵاتێکەوە دێنە هەرێمی کوردستان؟ پرسیارێکی زۆر گونجاوە ئێمە هاوسنوورین لەگەڵ 3 وڵات وەکو هەرێمی کوردستان ئەویش وڵاتی ئێران بە پلەی 1 بە پلەی 2 وڵاتی تورکیا بە پلەی 3 وڵاتی سووریا زۆرترین کەسی بیانی لەم 3 وڵاتەوە دەستیکاری هەرێمی کوردستان پێک دێنە. زۆر سپاس دەکەم بەڕێز سامید کامل بەرزنجی بەڕێوەبەری نشینگەی هەولێر و نوێنەری وەزارەتی ناوخۆ لە پرسەکانی کرێکارانی بیانی و دۆخیان و دەستەبەریان. دەستخۆش.